لێرە لە ئەڵمانیا جاران بیرمەد ساڵی 2017 زۆر بە ئاسانی دەتوانی خانووت دەست بکەوێت پارەت هەبووە خانوو هەبوو بەڵام ئێستا زۆر کەس پارە هەیە بەڵام خانووی دەست ناکەوێت ئەمە تەنیا بۆ کوردی بڵێن دیاسپۆرانیشینی ئەڵمانیان نا بەڵکو بڵێن ئەوانەی دیکەش ئەڵمانەکانیش کێشێکی گەورەیە ئەم هەفتەیە لە میدیای ئەڵمانی سەرنجمدا ڕاپۆرت هەبوون زانیاری هەبوو لەسەرەوە کە هەندێک کەس ڕویان لەو شوێنانە کردەوە کە بۆ کەمپینگ خانووی کاتی هەن بۆ گەشت هەن خەڵک دەچێت لەوێ هەوڵدەدا خۆی نیشتەجێ بکات چونکە خانووی ڕاستی دەست ناکەوێت کاک زریان شوان لەگەڵمە لێرە پسپۆری خانوبەرە هەروە خاونی کۆمپانیای لینۆس دلۆس بەڵێ لە شاری بیلەفێلد زۆر بەخێر بەی کاک زریان بەڕاستیە و کێشەیە وا گەورەیە کێشێکی زۆر گەورە هەیە یان میدیا ئێرە وا گەورەی دەکات هەم بۆ کریار و بۆ کرێچیش بەس ئەوە دوو لای جیاوازە بەڵێ بۆ کریار هەر لە ئاخیر 3 ساڵ مەشاکلێکی ئەوە هەبوو لە بۆرەی لە 10 کەس 9 کەس لە ئەڵمانی بەڕێگەی بانق و عقارات دەکرێتن ئەو ساڵانەی ئاخیر عقارات بەڕێگەی بانق ئەکرا و چنجەکەی نزم بوو زەڕیبەی بانق نزم بوو زۆر کەس پێکرا بەڕێگەی بانق و عقارات بکڕێن ئەو کاتە داواکاری زۆر بوو بەس عقارات بۆ فرۆشتن کەم بوو ئێستا کەەوە 3 مانگە بازار گۆڕاوە یعنی زەڕیبەی بانق چنج زیادی کردووە و داواکاریش تەبعاً ئەو کاتە کەمترە بێتن بەس ئەمە کڕین بەڵێ لە کاتی کڕین زۆربەی بڵێن کورد لێرە زۆرتر ئەوەیە کە کێشەی کریانێ کریان دەست ناکە ئەویش کەم بووە یان ئەویش هەر داواکاری زۆرە لەسەری لەبەر ئەوەی وەکو بە خۆتان دەزان لە ئەڵمانیا لە 2014ەوە لاجئێکی زۆر هاتووە بۆ ئەوروپا و بۆ ئاخیرەش لە ئوکراینە زۆر کەس هاتوون بۆ ئەڵمانیا لەو شارە گەورانەش وەکو دیسلدۆف یان هەنۆڤار یان بیلفێلد ئەگەر 20,000 کەس 15,000 کەس بێنن ئەو شارە یعنی مەشاکلێکی گەورە دروست دەبێت بۆ ئەو شارە بزنسەکەی تۆ ئەمە دیارە بەتەکید زۆر دیارە داواکاریەکی زۆر لەسەر دەکەین بە 2 ساڵ پێش ئێستا ئەگەر نمونەیەکی کۆنکرێتی هەبێت چی گۆڕاوە لە بزنسیەوە کە دەیبینی کێشێکی گەورە دروست کێشێکی گەورە دروست بووە لەبەر ئەوەی عقارات یعنی هەر دروست ئەکرێتن بەس پێڕان ناگەن ئەوەندە عقارات دروست بکەن بۆ ئەم لاجئە بۆ ئەم داواکاری ئەوەی هەتا ئێستاکە هەر هەبووە دروست دەکرێن بەڵام هێشتا کەمە هێشتان کەمە و هەموو ساڵێک ئەڵمانیا پێویستی بە 400,000 شوقە هەیە ئێستا چەند دروست دەکرێت 180,000 دروست دەکرێت ئەمە پلانی حکوومەت ئەو پلانی حکوومەتە 400,000 هەموو ساڵانە دروست بکاتن بەڵام پێڕان ناگاتن ئەمە وا دەکات کە بۆ نمونە کرێ زۆر زیاتر بێ خەڵکێک کە کۆچبەرە نەتوانێت بڵێن کرێ دەخان و هەیە بەڵام نەتوانێت بیگرێت بەڵێ بەتەکید ئەو نوع کێشەیە هەیە لەبەر ئەوەی هەم کرێکان زیاد دەکەن ئێستا حالیان لە شاری بیلفێلد بۆ نمونەوە گەیشتووە 10 ئەوڕۆ بەسەرەوە مەتری مەسەلەی داهات شتێکی دیکە کاک زریان ئەوانەیە کە بۆ نمونە لەسەر جۆب سنتەرن من زۆرجا بینیومە دەنووسری ئەم خانووە ئەو کەسێک کە جۆب سنتەر لەسەر جۆب سنتەریشە دەتوانێت ئەم خانووە هەبێ وابزانام ئێستامە هەر نەماوە نیە نوع پرۆگرامی حکوومەت هەیە بینا ئەکسترا بۆ ئەوە نەکراوە ئەوەی پارەی لە حکوومەتی وەردەگریان داهاتیان کەمە بە ئەڵمانی پێ دەڵێن Wohnberechtigungsbescheinigung بە کورتی VBS ئەو نوع بینانە هەیە بەس ئەوەندە داواکاری لەسەر هێشتا کەمن حکوومەت هەر تەشجیعی ئەو نوع ئینڤێستۆرانە کاتن ئەو نوع بینانە دروست بکرێتن بەڵام ئەوەی کە باسی دەکەی بۆ کەسێکە کە بۆ نمونە منداڵێکی هەبێ خاوەن پێداویستی تایبەت بێ داهاتی کەم بێ دەبێت داوای بکەی لە شارەوانی کۆمەڵێک پێوە هەیە داهاتیشت کەم بە ئینجا بزەبێت ئەوە لە دائیرەی ئەمە دەستکەوتم بەڵگەنامەیە کە باسی دەکەی بۆن بەرێشتکۆنگ بشینگۆم ئەگەر تەواوی بەڵێ ڕاستە هێشتا بۆ مانانیە کە تۆ باسانی خانوو دەست دەکەی وایە نەخێر هێشتا زەحمەتە لەبەر ئەوەی تەریقەکە چۆن بۆ عقاراتەکە ڕۆی ئەویش موهیمە لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتێکی پێشکەوتووە ژین و ئۆرگنایزدە ئەو وڵاتە ڕێکخراوەیە ئەو نوع سەحی بینانە یان ئەو نوع دائیرانە یعنی ئەنەوێت نوع پرسیارێکە لێ بکرێتن بە ئۆرگنایزد یعنی بە هەموو کرێچیەکیش ئەگەر چوو بە دوای شوقێکی ئەوها ڕۆشت بە دەست بەتاڵی مەسەن بۆ مەعیدەکان نەڕواتن مەسەلەن جوازەکەی خۆی بە کۆپی بباتن ڕگیستەرێکی پێ دەڵێن شوفە
ئەگەر یەکێک مەسەن ناوی قەرزار بێت یان بالضبط دارایی هەبوو بێت ئەوەی مەسەن دەربێنێت بڵێ من کابراایکم بێ میشکلم دەتوانین بڵێ ئەستۆپاکی دارایی بالضبط دەم خۆش ئەگەر یەکێک مەسەن دەهاتی هەبوو ئەگەر دەهاتی نەبوو ئەو VBSA لەگەڵ خۆی ببا یان مەسەن جوازی خۆی پێبێتن یعنی ئەو بیکاتنەوە ماپێکی ڕێکوپێک بچێتە مەوعیدەکە بە تەکیید شانسی زۆر زیاترە شوقەکە وەربگرێتن بەڵام من گوێم لە زۆر کەس بووە لێرە دەڵێ ئەوانەی باسی دەکە هەمووی ڕێکوپێک هەم بووە بەڵێ پاشناوەکەم عەبدوڵڵا بە من ئێستا هێمن عەبدوڵڵانیە عەبدوڵڵاکە دەبینن دەڵێ ئەوە وەڵا زەحمەتە جەنابەت کەسێکی تر هەیە خانوەکەی وەرگرتە ئەمە بەڕاستی هەیە لە ئەڵمانیا بە تەکیید ئەوە هەیە من نمونەیەکشت بۆ ڕوونکەمەوە ڕۆژێک مشترێک هاتە شەریکەمان بە دوای شوقەی کرێگەڕا بێ ئەوەی ناوەکەی بڵم ئەوش ناوێکی ئەزنەبی هەبوو گوتی ئەو مشتری بەم جەریدە هاتەلام گوتی من وە هەر بە دوای شوقا ئەگەڕێ مەس دەستم ناکەوێ و ئەڵمانێکی زۆر جوانشی قسەیە کرد و لە کولیەش یعنی کوڕێکی زیرەک بوو ئەگەر لە تەلفۆن قسە لەگەڵی کردووە تەسەورت نەدەکرد یەکێکی ئەزنەبیە گوتم عینە ڕقم تەلفۆن بکۆ بەس ئەم جارە ناوت بگۆڕە وەڵا لە پێش من تەلفۆنی بۆ مشتریەکە کرد بۆ سەحیب بینایەکەی کرد موعیدێکی وەرگرت زەمە بەستم ئەوەیە ناوەکە ئەڵمانیا زووتر بالضبط جاکە ئەوە زۆر جار نەوە ڕسمێکیان هەیە لەسەر ئەزنەبی ئەوەی ئێمە دەبێ بکەین بە نەوعێکی کە ئێمە بۆیان بڕۆین پێم شام بدەین ئەو نەوە ڕسمیان لەسەر ئێمە نەبێتن بتوانن کرێ نادەیت ترسانەکە شەڕ دەکەی وەکو ئینتەڤیوە مەسەلەن بۆ ئەو موعیدەی شوخەکە ڕۆی بەڕاستی تەمەشات ئەکەن جار مەسەلەن بە ڕێکوپێکی بە جلکێکی جوان بە ماپێکی جوان بڕۆی بۆ موعیدەکە زۆر دەوری هەیە ئەمانە هەمووی دەوری هەیە یەکێک لەو شتانەی کە گرنگە بۆ نمونە ئێستا ئەو کوردی بڵین دانیشتوی ئەڵمانیا کە گوێیان لێ لە خانوو دەگەڕێنیا بەهۆی پاشناوەکەیانەوە خانوەکان نەدراوەتێ نەیتوانی وەری بگرێت یاسا لێرە چۆنەوانە دەپارێزێ دەبێت چی بکەن ئەگەر زۆربەی شوقەکان لە ئەڵمانیا لە ئینتەرنێتەوە عرض دەکرێن ئەوەڵ شت یان بە تەلەفۆن یان بە ئیمەیلە ئەگەر بە ئیمەیل بۆیان نووسی محاول بکەن بەبێ غەڵەت بۆیان بنووسن و یەکسەر داوای موعید نەکەن یەکەم جار باسی خۆیان بکەن من چیەکەم ئیشەکەم یان بە دوای ئیش دەگەڕێم یان عمرم چەندە یعنی پرۆفایلێکی وا بنووسێتن لەسەر خۆی بتوانێت هەر بە نووسینەکە و قەنەعەتێکی بۆ بە ساحب بینایەکە بێنێ موعیدێک وەربگرێ ئەوە زۆر دەوری هەیە زۆربەی لەبەرەوەی لە شەریکەوە زۆر ئەو نوع پرسیارەمان بۆ دێتن ئەوڵ شت نووسراوە موعیدێک مێت تەماشای شوقەکە بکەم بەڕاستی ئێمە زۆر بە دوای ئەم مشتریانە هەر ئەی خوێنینەوە احتیمال قسەشیان لەگەڵ بکەین بەڵام زۆر بە دوای ناڕۆ هیچی لەسەر خۆی نەگوتووە بەڵێ من حەزم لێ بیبین نازامکەی بالضبط ئینجا لەبەر ئەوی کەسی کەیە ئەگەر لە 50 کەس 25 کەس لەسەر خۆیان نووسی بێ تەبان ئێمە تەماشای بە دوای ئەوانە ئەکەوین ئەو 25 ئەوەی لەسەر پرۆفایلی خۆی نووسی بێ ڕاستە یەکێک کە لە دەرەوەی ئەڵمانیاوە بێت لێرە بێوە خانوو بۆ نمونە لە کوردستانە سەرمایه‌دارێکە دەوێ خانوو بکڕێ لێرە ئەمە چۆنە ئەمەش زۆر قورس بووە ئێستایان وەڵاو هەر بە عام ئەوە خۆی زۆر ئاسانە لەبەر ئەوەی خۆم قانون نەخوێندووە بەڵام ڕۆژانە لەگەڵ محامی و کاتب عەدل لە من ئیشەکەم ئەگەر یەکێک بێتن مڵک لە ئەڵمانیا بکڕێتن ئیقامەی ناوێتن ڤیزەشی ناوێتن یعنی لە هەموو دنیاوە هەموو کەس ئەتوانێت لە ئەڵمانیا عقاراتی بکڕێتن ئیقامەشی پێوەردەگرێ یان ئیقامە پێوەردەگیرێتن بەس نەوع ئینڤێستێک بکاتن ئەگەر عقاراتەکە کرێی ماگانە ئەوەندە فڕێ بداتم خۆی بتوانێت بەو کرێ خۆی لێرە بژێنێ باشە ینی بۆ بەرهێنان بکات بۆ نمونە ئەپارتمانێک بکڕێت ئەپارتمان بەشێوەندە کرێوەەر بگرێت کە خۆی بتوانێت لە ئەڵمانیا پێ بژێت بەم شێوە دەتوانانی قامە بالضبط ئینجا وەکو ئێمە وەکو شەرکەی دێلۆز ئەو ئەم عەمەلەمان کردو و خبرێکی باشمەلەوە مەجاالێ هەیە طبعاً ئەکەوێتە ئیندیڤیدوئێل لەسەر شخصەکە لەبەر ئەوەی ئایا بە عیلە دێتن دەبێتن داهاتەکەی فەرقی هەبێتن ئەگە زوگورتی بێتن دەبێت مڵکەکە داهاتی کەمتر بێتن ئینجاکە ئەو نوع عەمەلەمان کردووە و ئێستاکە حالیان حاضر بۆ ئەو نوع مشتریانەمان بازارێکی زۆر خۆشترە لەبەر ئەوەی چنجی بانک و زەریبا ئێستاکە حالیان هەستاوە و زۆر کەس لە ئەڵمانی پێی ناکرێتن بە ڕێگەی بانک و عقارات بکڕێن چ پارەیەکی دەوێت بۆ کڕینی باڵەخانەیەکی ئاوا کە تۆ بتانی ماڵ منداڵت بێنی لێرە ئیقامەی
پێوەربگری. حسب دەکەوێتە سەر شارەکە مثلەن دوسلۆف و بیلفلد و هەنۆڤەر تەبعاً فەرقی هەیە بەس ئەگەر تقریبیان ئەوها بۆی بڕۆی 500,000 یەوێت 500,000 بە 2 ملیۆن یورۆ دەتوانینی بەڵێ ئقامەوە وەربگری. بەڵێ زۆر باشە زۆر سپاس دەکەم کاک زریان شوان پرسیارمان زۆر ماون بەس میوانیشمان بەڕێزی سەرساوی بەڕێزی کاکەم سپاس.